بەڵێ ئێمە لە دوای کۆبنەوەکەمان لەگەڵ پارێزگاری کەرکووک کاگرێ وەرتەها سەردانی شاری بەغدامان کرد. ئەوە بوو دیدایە چەند کۆبنەوەیەکی بۆمان ئەنجام ئامادە کرد بوو لەگەڵ وەزیری حکوومەتی وەزیری پەروەردەی حکوومەتی عێراق و وەزیری داد ئێمە کێشەکان بە تێروتەسەنی باش کرا و ڕێککەوتین لەسەر ئەم ئالەتی کە ئێستاکانە ئەم پرۆسەیە بەردەوامە ئەم فۆرمە کە مامۆستایان ئارەزوومەندانە فۆرمەکە پڕەکەنەوە داوای گواستنەوەی ڕاژەکانیان نەکەن بۆ سەر ناوەند. بۆیە ئێمە لێرە ئەم پرۆسەیە کە بەردەوامە بێ بۆ ماوەی دەڕۆژ لە دیمڕۆ یەکشەمە دەستمان پێکرد تا یەکشەمی داهاتوو و پرۆسەکە تا پێنج ئێوارە بەردەوامە بێ. ئەمە جارێک کەرکووکە جارێک کەرکووکە ئێمە کە سەردانمان کوتیان جارێک کەرکووکە عەقدەکانیشی لەگەڵان نیە ئەوانەی گرێبەستەکان لەگەڵانێ جارێ ئەم 1445 مامۆستا و فەرمانبەرە بۆ ئەی جێگیر بکرێت و پاشان دەڕوێنە ئالەتی بابەت. ئێمە باز ناهێن کۆڵ نادەین لە خزمەتکردنی بۆ چارەسەرکردنی کێشەکانی مامۆستایان. بۆیە ئێمە لێرە سوپاسی برای بەڕێزم مامۆستا شێخ سەباح و مامۆستا پەروین و کاک عەوڵا میروێسەکەن کە ئەم خەمخوارانە کە دەقە بە دەقە بە تەلەفۆن لەگەڵمان بوونە لە ناو شاری بەغدایە بۆ سەرکەوتوو بوونە پرۆسەیە کە سەرکەوتوو بێت و پرۆسەکە وەزیری پەروەردەی عێراق کە ئەوە خەبەرە ئەم بابەتە زۆر گرنگ بوو کە وتی بەڕێز دکتۆر ئالان حەمەسەعید ڕەزامەندی نیشانداوە بە گواستنەوە. ئەمە بەڕاستی لەدوانێکی زۆر گرنگە بۆ ئەو گواستنەوەی مامۆستایان کە ڕەزامەندە مامۆستایان لە داهاتووە بە ڕاژەکانیان بگوازێتەوە سەر ناوەند. بەڕێوەبەری خوێنی کوردی مامۆستا کامەران ئەو ئیشی ئیداری خۆیەکە، بەڵام ئێمە داکۆکی مامۆستایانین، خەمخۆری مامۆستایانین، ڕێکخراوین کەواتە ڕێکخرا و پارێزەری مامۆستایانین. فەرموو مامۆستایان تا ئێستاکانە 44 موسا بە نیوەی دراوەتی کوا نیوەکانی کوا ئەو 44 نیوەیە تا ئێستاکانە 16 موچەی بە تەواوەتی بڕاوە. ساڵی پار لە 2023 موچەی مانجی دا 11-12 فەوتا. این ساڵەکەش 24 موچەی مانجی 12 تا ئێستا فەوتاوە و نادیارە بەناو پاشەکەوتەوە. بۆچیە؟ ئێمە وەکو یەکێتی مامۆستایان بە ئیشەکە هەستاوین کە داوای مافی مامۆستایان کەن و ڕاژەکانیان بگوازێتەوە بۆی لە هەمان خوێندنگا قوتابخانە دوو جۆر مامۆستا هەیە. دەمانێت ئەو دوو جۆرە نەمێنێ هەمووی بێتە یەک جۆر مامۆستا بۆ ئەوی لە کاتوساتی خۆیانە هەموو 24 مانگ و 25 مانگ یەک موچەکانیان چۆنە هاوتا بکرێت و موچەکانیان لە کاتوساتی خۆی وەربگرێت. مامۆستا کەمال شەریف سەرۆکڵقی یەکێتی مامۆستایانی کوردستان بەقیکە.